تریاکی مارکسیەکان زۆر جار ئێمەی دیندار تاوانبارەکەن بەوەی کردین تریاکی گەلانە و خەڵکی پێمەستەکرێت لە پێناوی بەرژەوەندی دەوڵەمەندەکانە، بەڵام لە ڕاستیدا با بزانین کێ بیر و باوەڕەکەی بیر و هۆشی لێ خەساندووە و کێ تریاکی بەمێشکاکراوە. لە گۆڕستانی مێژووە گۆرباچۆفم دی خەریکە لە ڕیزی گۆڕی یزمەکان و مارکس و مانەفێستی خەریکی گۆڕ هەڵکەندنە. لەم لاشەوە هەرزەبیری ژێردەستەکان کورد و تامیل بەلوچ پەتان کە ژینیان نیوە مردنە و ئاوای سووری چەکشودا هەتا ئێستاش پێشمەرگەن و پەتی دەوڵەتی ڕماویان بەگەردنە. لە لای گەلانی بێوڵات تازە جەژنی لەدایکبوونی مارکس و دژی مۆتەکەی بۆرژوا کاتی شەوارەگرتنە. لەم لاوەشکل کەمەلایەک کە نوێنەری اتحاد العولەمای ناڕەسەنە ئەویش بۆ شاباشەکەی خۆی خەریکی قورئان خوێندنە. خەتیبێکیش بانگی حەق بەگوێیدا دەدا و دەڵێ ئای کۆرپەی بەختەوەر خۆزگەم بەخۆت بۆ جیهان دەبێ پێشەوا و بۆ کرێکارانیش ڕێبەر دەبەکوێری چاوی دوژمن هەرگیز کە بگرە و پێبکەنە. سەید قوتبیش بەسەر سێدارەوە دەڵێ بڕوانە بیری جاهیلی نێو خەڵکی ئەم دوو دیمەنە دوای ڕمانی بەهەشتە پڕناسۆرەکەی مارکسیزم تازە لایمە باسی وڵاتی بێپارە بەڵگەنەویستە حتمەنە. جا بڕوانە تریاکی مارکسیزم و ئەم ژیری خەساندنە.